ئایا دەزانی ئەو کەسانەی کە خوای گەورە لێیان خۆش نابێت کێن ئەو کەسانە؟ پێغەمبەر لە فەرمایشتێکدا باز دەکات صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردگار لە ئومەتی من لە هەمووی خۆش دەبێت تەنها إلا المجاهرین، لەو کەسانە نەبێ کە گوناه و تاوان ئاشکرا دەکەن. ئیبن حەجەر دەفەرمێت ئەو کەسانە ئەوانن کە گوناه و تاوانێکیان کردووە خوای گەورە بۆی پۆشیون، بەڵام ئەوان پۆزی پێوە لێ دەدەن و لە ناو خەڵکی ئاشکرا دەکەن و خۆی پێ هەڵدەدەنەوە. یان ئەو کەسانەش دەگرێتەوە کە گوناه و تاوان بە ئاشکرا دەکەن یا خۆ گوناه و تاوان بڵاو دەکەنەوە. ئەو کەسانەی کە پۆستی خراپە و خراپەکاری دەکەن، گوناه و تاوان پۆز دەکەن، ئەو کەسانە تاوانی خۆیان و هی خەڵکیشیان دێتە ئەستۆ. کەواتە وریا بە ئەی موسڵمان چاکە بڵاوکەوە، کەواتە وریا بە ئەی موسڵمان گوناهێکی شت کرد لە بینی خۆت و خوای گەورەدا تەوبە بکە، چونکە هەموو شتێک لە چاک و خراپ لە مەلەفەکەتدا دەمێنێتەوە. ئەگەر چاکە بڵاوکەیەوە و ئەگەر چاکە بکەی خوای گەورە دەرەجەت بەرز دەکاتەوە لە لای خۆی. بەڵام ئەگەر خراپە بکەی و ئاشکرایکەی، خراپە بە ئاشکرا بکەی، خراپە پۆستکەی، دڵنیا بە گوناهی خۆشت و خەڵکیشت دێتە ئەستۆ. ئەو کاتەوە بەر ئەو فەرمایشتە دەکەوی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لەو جۆرە کەسانە خۆش نابێت، خوای پەروەردگار پەنامان دات.